دەوترێت کە لە ڕووی گەشتیاریەوە ڕووداوەکەی لالەزار کاریگەری زۆری لەسەر سلێمانی دروست کردووە. گەشتیار ڕووناکەنە شاری سلێمان تا چەند ڕاستە؟ نەک لە سلێمانی لە هەولێریشیان لە دهۆکیشان لە هەر شارێکی تر هەر ڕووداوێکی نەخوازرا و نەک هەر ڕووداوی سیاسی هەر ڕووداوێکی کە ببێ بۆ چەند ساتێک بۆ چەند سەعاتێک حاڵەتێک دروست دەکات بەس ئەوە نابێتە حاڵەتێکی هەمیشەی هەموو شتەکان ئاسایی بۆتەوە دامەزراوە گەشتیارەکان و ناوچە گەشتیارەکان و کۆمپانیاکان ئەوانە هەموو ڕۆژێک من هەر خۆم دوێنێ سەردانی هەندێک ناوچە گەشتیاریم کردووە گفتوگۆم لەگەڵ دەیان گەشتیار کردووە کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتون بەدڵنیایەوە کاریگەری گەورەی هەیە چونکە ئێمە لەسەر سێ ئاست کاریان لەگەڵەکەین. ئاستێکی لە ڕووی نێودەوڵەتیەوە کە ڕاهێنانی پیشەیی نەک بۆ سێکتەری گەشتیاری بۆ تەواوی سێکتەرەکان چونکە هیچ سێکتەرێک بەبێ سێکتەرەکانی تر پێش ناکەوێت بۆیە ئەو هاوبەشیە و ئەو ڕەوانەکردنی ژمارەیەکی زۆر لە کارمەندانی دامەزراوە گەشتیاری دامەزراوەکانی تری کوردستان ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ دروستکردنی سەرکردەی پیشەیی بۆ کارمەندی پیشەیی و ئەم جگەلەوە بۆ سێکتەرەکانی تریش. لایەنی دووەمی ئەوەیە بینینی ئەو پاراستنی شوناس و ناسنامە و کەلتوری خۆیان جارێکی تر ئێمە هانەدا بۆی کە چۆن دەست بگرین بەم شارستانیەت و مێژووی خۆمانەوە و چۆن بیکەینە ڕەگەزێکی گەشتیاری هەروەک لە پلانەکانی خۆمانە هەیە.